سەربازی ونی ئەمجارە چیرۆکی خۆبەخشێک دەجێڕێتەوە کە چۆن برینی ئەو کەسانی توشبووی دەرد و برینێکی درێژخایەنن دەست نیشان و ساڕیژان دەکات. ئێرە شاری سلێمانیە. لەم شارە جوانە هەزاران توشبووی نەخۆشی تالاسیمیا بەدەست ئێش و ئازاری ئەو دەدە درێژخایەنە دەناڵێنن. بەدەوام پێویستیان بە چارەسەر و چاودێری چڕ هەیە. هەر کەم و کوڕێک لە خوێن و دەرمان ژیانیان دەخاتە مەترسی. ئەم مەترسیاش لەسەر گیانی ئەو مرۆڤە جوانانە لەلایەن کەسانێکی خێرخواز و خۆبەخش کەم دەکرێتەوە یان پێشی لێ دەگیرێت. یەکێک لەو کەسە خۆبەخشانەش کە ئەم خزمەتە جوان و پڕبایەخە دەکات کۆچەری خاوەن پێداویستی تایبەتە. کۆچەرە و گەنجەی کە خۆی یەکێکە لە توشبوانی نەخۆشی تالاسیمیا ئەو بەهۆی ئەوەی ئێش و ئازاری ئەم نەخۆشی چێشتووە بڕیاریدا کار بکات تا ڕێگە بگرێت لە زیادبوونی توشبوانی ئەم نەخۆشیە و چارەسەرکردن و چاودێری ئەوانەی توشبووی ئەم نەخۆشیان. لەم سنتەرە ڕۆژانە زیاتر لە 60 نەخۆش دەبین و چارەسەر دەکرێن. ڕێژەی سەردانیکەرانی ئەم نەخۆشیە تەنها لەم سنتەرە نزیکەی 1400 توشبووی تالاسیمیا دەبێت کە بەردەوام چارەسەر وەردەگرن بە پێی جۆر و ڕێژەی نەخۆشی و کەمخوێنی. سەرەتای کاری خۆبەخشیم لە کۆمەڵی تالاسیمیا وەکو کارمەندێکە کارم دەکرد لەوێ. دیارە ئەو کاتی کە من دەسم بەکارکردن کرد لە کۆمەڵی تالاسیمیا بەگشتی بارودۆخی توشبوانی تالاسیمیا خراپ بوو و بە شێوەیەکی گشتیش لە ناو خەڵکە ناسراو نەبوو. دیارە هەوڵمانەدا ئەمە وەک کۆمەڵی تالاسیمیا وەک خۆم کە زیاتر لە خەڵکی بێنین کە تالاسیمیا چیە و کێشەکانی چیە و گرفتەکانی چیە. و کارێکی تر ئەوە بووکە بەردەوام هەوڵ بین خوێن دابینکەین کە توشبوانی تالاسیمیا وەک دەزانێت پێویستیان بە بەردەوام وەرگرتنی خوێن دابینکەین بۆ توشبوانی تالاسیمیا و ئەو کاتانە دەبوو نەخۆش خۆی هەوڵی بدایە خوێنی دابین کردا کاتێک کە خوێنی پێویستە بوو. لە کۆمەڵا دەستمان کرد بە ئەنجامدانی ئەو کارانە و پاشان من چەندین کاری ترم ئەنجام ناوە لە کۆمەڵەکە و زۆرێک لە کارەکان ئەتوانم بڵێم شانازیان پێوەکەم کە هەوڵم داوە وەکو خزمەتێک بە توشبوانی تالاسیمیا وەکو کارێکی خۆبەخشی کاری لەسەر بکەم. ئەم مرۆڤە دوای هەستکردن بە مەینەتی و ئازار و زەحمەتی ژیانی توشبوانی تالاسیمیا بڕیاریدا شەڕی بەدەستێنانی مافی ئەو نەخۆش و خاوەن پێداویستیە تایبەتانە بکات و بیان پارێزێت لە کاتی ناخۆشی و نەهامەتیەکان کە بەرەوچیان دەگرێت. چەند جۆرێکی دەرمانی گرنگەیە کە توشبوانی تالاسیمیا بەردەوام پێویستیان بەوەیە کە وەریگرن. دیارە ئەو دەرمانانەش حەبی ئەکسجێت و دەرزی دیسفراڵە و لەگەڵ کۆمەڵی چارەسەری ترە کە دیارە ئەوش بەپێی ڕێنمایی پزیشک دەدرێت بە نەخۆش و هەر نەخۆشە بۆ نەخۆشێکی تر جیاوازە لە وەرگرتنی ئەو چارەسەرانە و زۆرێک لە نەخۆشەکان بۆ منە
ئەگەر بەپی ئەو ڕێنمانەی پزیشک بەکاری بێنێ ئەتوانێت بۆ منە فترێکی زۆر بەکاری نێنێتەوە و هەر نەخۆشێکیش لە پێی ڕێنمایەکانی دکتۆر بەکاری نێنێ بۆ خۆی ڕووی تەندروستی خۆی خراپ دەبێت و کەمبوونەوە یان نەبوونی ئەو دەرمانانە بە دڵنیاییەوە زیان بە توشوانی تالاسیمیا دەگەێنێ ئەو گرفتی تری تەندروستیان بۆ دروستەکات دەبێتەوە هۆکاری ئەوەی بە تایبەتی ئەو چارەسەرانی کە بەکاردێ بۆ دژە هەموو ڕۆژ بەردەوام بە دوای ئەو کەسانەوەیە کە بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن ئەو هەموو شوێنێک و دەستگایەک دەکات تا بتوانێ مینەت و خەموو پێویستیەکانی ئەم مرۆڤانە بگەێنێت و هاوکاریان بکات. ئەزمەی خوێن دروست بێ کەمی خوێن لە بانکی خوێن دروست بێت ئێمە وەک کۆمەڵی تالاسیمیا بەردەوام هەوڵ دەدەین کە لە ڕێی هاوڵاتیانی شاری سلێمانی و لە ڕێگەی فەرمانگەکانی شاری سلێمانی و ڕێکخراوەکانی ترەوانێ هەڵمەتی خوێن ئەنجامەدەین بە نووسراویان خۆمان سەردانیان دەکەین و خەڵکێکی زۆر کە ئامادەیتیا بوو ئێمە لەگەڵیانە دێنێ بانکی خوێن و لێرە ئەو ڕێکارە یاسایانی کە دەکرێت بۆ کەسی خوێن بەخش ئەنجامی دەدات لەگەڵیانە بین ئەو کەسانی کە خوێن دەبەخشن لێرە بەپێی ڕێنمایەکانی بانکی خوێن و سەرەتا دەچنە لای پزیشک و بەپی ئەو ڕێنمایانی کە پزیشکەکە پێیان دەدا کەسی خوێن بەخش خوێنەکەی دەبەخشێ و خوێن زۆر گرنگە بۆ توشوانی تالاسیمیا لەبەرەوەی بەردەوام مانگانە خوێنیان پێیسەوە توانم بڵێم کۆمەڵە نەخۆشەیە کە بەپێی ڕێژەکەی کە پسپۆری تایبەت بە نەخۆشەکە دیاری کردووە لە دە ڕۆژجارێک خوێن وەردەگرن نەخۆشی تالاسیمیا لە 20 ڕۆژجارێ و یا بەروسەرتر و بەردەوام دەبێت ئەمانە مانگانە دووبارە دەبێتەوە بە درێژایی تەمەنە. کۆچەر بەردەوام لە پەیوەندیدایە بۆ هێنانی توشبوانی ئەم نەخۆشیە بۆ سنتەر و شوێنی چارەسەر و چاودێری ئەو لە هەموو شوێن خەمی ئەو کەسانە هەڵدەگرێت لە ڕێگەی کۆمەڵەکەی ئاماری تایبەتی بە توشبوان هەیە و بەردەوام لە هەوڵی دابینکردنیدا و دەرمان و داواکاریەکانیاندایە. من دەستخۆشیی زۆرم بۆ بەڕێوبەر و تەواوی کارمەندان و بەشە جیاوازەکانی بانکی خوێنەکە هەماهەنگێکی تەوایانەیە لەگەڵ ئێمەیە و بەردەوام لە خەمی ئێمەدان لێرەکە لە بانکی خوێن ئەو خوێنەی خوێن بەخشەی تەبەڕوعی دەکات پشکنینی تایبەتی بۆ دەکەن دواتر دەبرێتە بەشی جیاکردنەوەی خوێن جیا دەکرێتەوە تەنها خوڕەکە سوورەکانی بۆ توشبوانی تالاسیمیا دابی نەکرێ و دواتر ئامادە دەکرێت و دەنێرێتە سنتەری تالاسیمیا بۆ توشبوانی تالاسیمیا تا لەوێ وەریگرێت. ئەو خۆبەخشە چەندین هەڵمەتی بەخشین و کۆکردنەوەی خوێنی ڕێخستووە. لەم هەڵمەتانەش سەدان بوتڵ خوێن کۆکرایتەوە لە باقی خوێن هەڵگیراوە تا لە کاتی نەبوونی خوێن یان کەمکردنی بدرێت بە توشبوانی تالاسیمیا. بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بەگشتی لە کوردستان لەسەر چۆنێتی لەسەر نەخۆشی تالاسیمیا و لەسەر گرفت و کێشەکانی تالاسیمیا و لەسەر ڕێگریکردن لە زیادبوونی تالاسیمیا ئێمە لە ساڵانی ڕابردووە بەردەوامیش دەبین هەوڵمان داوە و کارمان لەسەرەوە کردووە کە سیمینار و وەرکشۆپی تایبەت ئەنجام دەین بۆ چین و توێژە جیاوازەکان تا
زانیاریان هەبێت لەسەر نەخۆشی تالاسیمیا و زانیاریان هەبێت لەسەر ئەوەی نەخۆشی تالاسیمیا لە چیەوە دروستە بێت وەگاشکرای نەخۆشی تالاسیمیا لە ڕێی دوو هەڵگرەوەواتە لە نەخۆشیی بۆ ماوەیە لە باوانەوە دەگوازرێتەوە و ئێمە وەک کۆمەڵی تالاسیمیا پەیوەندیمان کردو بە وەزارەتی داد و وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و هەوڵمان داوە لە ڕێ ئەو دوو وەزارەتەوە کە ڕێنماییەک دەرچێت بۆ ئەو کوڕکچانەی کە ئەیانێ بچێنە پرۆسی هاوسەرگیریەوانێ پشکنینی پێشوەختی تالاسیمیا بکەن واتە پێشەوەی پرۆسەکە ئەنجامدەن پشکنینەکە ئەنجامدەن تا دڵنیا بنەوە لەوەی هەردووچان کە کەسیان هەڵگری نەخۆشیەکە نین گرفتەکە لەوە دروستە بێ ئەگەر بێت و ئەم کوڕکچە هاوسەرگیری بکەن و لە دەرەوەی دادگا بێ و هەردووکیشان هەڵگر بن بێ ئەوەی هەستی پێ بکەن دواتر لە کاتی دووجانبوونی دایکەکە بەپێ ئەو یاسای مندڵی کە پزیشکان زۆر تەکیدی لەسەرەکەنەوە کە دوو کەسی هەڵگر هاوسەرگیری بکەن ئەگەر هەیە لە هەموو دووجانی دایکەکە لە ساڵ 25 توشبووی تالاسیمیان لە دایک بێت. ئێمە وەکو بانکی خوێنی سلێمانی هەر خوێن بەخشێک هەیە بۆ لامان تەواان زۆر مەمنونیانین کە ئەوان هەیەن خوێن ببەخشن بۆ هەم بۆ نەخۆش هەم بە تایبەتی بۆ نەخۆشانی سالەسیمیا کە ژمارەیەکی زۆریان هەیە و پێویستێکی زۆریان بە خوێن هەیە یعنی ئێستا ئێمە چۆن خۆمان بڵێن لەخوا بەزیابێت ئەوانی کە لەشیان ساغە هیچ پێویستێکیان بەوە نییە کە ڕۆژانە بڵێن مانگانە بێ ڕۆژانە بە خوێنان تێ بکە بەس جەماعەتی سالەسیمیا ئەوان هەردە ڕۆژ جارێکیان هەر 20 ڕۆژ جارێکیان هەر 28 ڕۆژ جارێک ئەوان پێویستیان بەوەیە کە خوێنیان تێ بکرێت بە ئەو هۆک خۆتان نەزانن کە هەموو ئەندامەکانی لەشی مرۆڤ بەهۆی ئەو خوێنەوانێ ئەتوانای جوڵاندنی هەیە توانای هەیە کە ئەرکەکانی ڕۆژانەی بەسەربەرێ ئەوان ناتوانن لەبەر ئەوە ینی داواکارین لە هەموو هاوڵاتێکی خەڵکی سلێمانی بە تایبەتی و هەموو دەوروبەریشی کە هەتاوەکو بۆیان ئەکرێت بتوانن بێن سەردانی بانقی خوێن بکەن بۆ خوێنبەخشین بۆ نەخۆشانی سالەسیمیا. کاک کۆچەر هەم توشبوویەکی سالەسیمیای خۆمانە هەم سەرۆکی کۆمەڵی سالەسیمەیە ئەمە سنتەری سالەسیمە ئەمە بۆ نەخۆش بینینە بەڵام ئەو وەکو ڕێکخراوێت سەرۆکی ڕێکخراوەکەیە لە ڕووی بڵێن چالاکیەکانی کە پەیوەندی بە توشبوانی سالەسیمیا و هەیە یاخود لە ڕووی ئەوەی تا چێنێک هاوکاری ئەو کەسانی کە کۆمەکی توشبوانی سالەسیمیا و ئەکەن لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە کاک کۆچەر دەورێکی زۆر باشی هەیە و ئەتوانم بڵێم وەکو هاوڕێیەکە لەگەڵ هەموو توشبووەکانە لەبەرەوەی خۆی معاناتی توشبووەکان باشتر ئەزانێت لەبەرەوەی خۆی توشبوویەکی سالەسیمیایە. من کاک کۆچەر بە گونجاوترین خەڵک ئەزانم بۆ ئەم شوێنەی کە ئێستا ئەیبا بەڕێوە لەبەرەوەی کاک کۆچەر خۆی توشبووی نەخۆشیێک هەیە لەبەرەوە معاناتی ئەوان زۆر باش دەزانێت بۆیە لەوەشە چێ ڕەبتێکی هەر وەزیفی کۆچەر نییە بەوانەوە بەڵکو ڕەبتێکی ڕۆحیشی هەیە بۆیە دایمنە بینم لە هەوڵێکی زۆر دڵسۆزانەیە بۆیان بۆ خۆشی پیاوێکی دیبلۆماسی و خۆشە زوویەتە ناخی بەرامبەرەکەەوە کە ئەدوێت منێکێک من و کەسانی کە کۆچەر کەسبی کردوم کە ڕەفیقی تەلاسیما بم و خۆشم بوێن و نزیک بم و لە زۆر کاتا یەکتری بەسەرەکەینەوە باس و خواستی معاناتی تەلاسیماکان ئەدوێن لەسەری. ئەم هاوکاریانە بەس نییە بۆ کەمکردنەوەی ئازار و خراپی بارودۆخی دارایی و گوزەرانیان بەڵام ئەوان دڵخۆشن سەرەڕای ئەم خراپیە. ئامانجی من کە وەک کەسێکی خۆبەخش لە کۆمەڵی تالاسیمیا کار بکەم و کارم کردووە ئەم بۆ خۆم وەکوتم خۆم لە هەمان کێشە و مەعانات و ئازارا بووم و هەنی زیاترین ئەوەی کە من هەست بە ئازار و کێشەیان نەکەم چونکە هەموو ئەو ناڕەحەتیانی توشوانی تالاسیمیا ئەی چەژنیا من چەشتیویانە
منیش هەمان ئازار و گرفتم هەیە بۆیە حەزم کرد ببمە ئەوەی کە وەکو کەسێکی خۆبەخش خزمەت بە هاوڕێت توش تالاسیمیاکانم کەم تا بتوانم لە هەموو ڕۆکانەوە هاوکاریان پێ بگەێنم بتوانم بمە دەنجی ئەوان لە ناو کۆمەلگادا لە ناو دەنجام گەێنم بە حکوومەت و لایەنی پەیوەندیدار و زۆرێک لەو کارانی کە ئەنجاممان داوە کوتم دابینکردنی هاوکاری مادی معنەوی دابینکردنی خوێن هەوڵدان بۆ ئەو پێداویستیانی کە توشوانی تالاسیمیا پێویستێتی ببمە داکۆچی کارێک لە توشوانی تالاسیمیا کە خۆم لە هەمان گرفتە دیارەوە گەمیشە هەوڵمان داوە هاوکاری بۆ توشوانی تالاسیمیا و خێزانەکانیان دابینکەین ئەو لە ڕێی خێرخواز و لایەنی پەیوەندیدارەوە ئەوەی بە ئێمە بکرێت ئێمە بەردەوام پێمان خۆشە خزمەت بە ئێوە بگەێنین دیارە ئەم ڕۆژ بەشێک لەو خێزانانی دیاری کراون کە هاوکاری بکرێن هاوکاری خواردن و لەگەڵ لەعابەی مناڵە خواردنەکانیش لەلایەن خێرخوازێکی شاری سلێمانیەوە ئامادەکراوە کاکزایری کەریمە ڕەش دابینی کردهبوو ئێمەش بەشێک لەو نەخۆشانەمان ئاگادار کردوەوە کەوان ئێستا لێرن ئێستا ناوەکانتان نەخوێنینەوانێ یەکێک هەچ کەس بێت حەسەی خۆی وەرگێت کارێکی تر کە ئەوەیە کە بیکەین وەکوتم لایەنی دەرونی نەخۆشانی تالاسیمیا زۆر گرنگە پێویستیان بە چەندین جۆر چالاکی جۆراوجۆر هەیە یا لەوانە گەشت و سەیرانمان بە توشوانی تالاسیمیا کردووە و مەراسیمی تایبەتمان هەبووە و ساڵانە لە ڕۆژی جیهانی تالاسیمیا مەراسیمی تایبەتمان کردو و دیاریمان بەسەر توشوانە بەخشیوە و زۆر کاری ترمان ئەنجام داوە بەڵام دیارە بە حکمی ئەوەی کە ماوەی چەند ساڵێکە کوردستان کەوتوتە قەیرانێکی داراییەوە و لە ئێستاشدا کەوتونەتە قەیرانی هەم دارایی و هەم سیاسیوانێ چالاکیەکانمان وەک پێویست نیە ناتوانین بە هەموو شێوەیەک چالاکی جۆراوجۆر ئەنجام دەین و گرفتەکەشی لەوەیە کە ئێمە وەک کۆمەڵەکە هیچ نەسرێک یا هیچ داهاتێکی تایبەتمان نییە ئەوانەی کە کراوە هەمووی لە ڕێی خێرخواز و کەسانی دڵسۆز و کەسانی بەرپرسی تەندروستی و مرۆڤ دۆستەکانەوە بووە. لە بارگای کۆمەڵەکەی کە داکۆچیکارە لە ماف و ئەرک و پاراستنی توشبوانی تالاسیمیا دەوێت خەندە بخاتە سەر لێوانی ئەو کەسانە و گەڕانەوەی هیوا و ئاوات و متمانە بەخۆبوون و هەوڵدان بۆ چارەسەرکردنی گرفتەکان ئەو لە ڕێگەی چەندین چالاکی جۆراوجۆر و دابشکردنی هاوکاری مادی و پێویستیەکان دەوێت کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە و لە ئامێزیان بگرێت چونکە ئەم توێژە زۆر پێویستیان بە دەستگرتن و لە باوەشگرتن و لاوانەوەیە. سوپاس و پێزانین بە ناوی دەستەی کارجەرۆ بنای نەخۆشەکانەوە پێشکەشی کاکزاییرەکەین کاکزایری کەریمە ڕەش هیچێک لە سەرمادارەکانی شاری سلێمانیە سوپاسی هەڵوێستە جوامێرانەکانەکەین دیارە سلێمانی بۆ خۆی سیفەتێکی جوانیە کە کەسانی بەخشندە و میرەبانی زۆرتیایە زۆرێک لە سەرمادارەکانی ئەم شارە هاوکاری چین و توێژەکانن و هاوکاری کۆمەڵی تالاسیمیا و نەخۆشانی تالاسیمیان کاکزایری شێکێکە لەو کەسانی کە بەردەوام هاوکاری نەخۆشانی تالاسیمیاکەوەی ئەمە هەر کاتێک هەر داوایەکمان هەبوو بێ لە جەنابیان بۆ توشبوانی تالاسیمیا بەدڵێکی میرەبانیەوە پشتیوانی کردوین و هاوکارمان بووە بۆ ئێمە بە ناوی هەمووتانەوە سوپاس دەکەین و ئەمڕۆم سوپاس و پێزانینەی پێبەخشین هیوادارین قبوڵێکە ئەمە ڕێز و خۆشەویستیمان بۆ جەناب دێ من دەستخۆشیتان دێکەم ئەتوانم بڵێم سوپاسی هەموو ئەو کەساناکەم کە هاوکاری توشبوانی تالاسیمیان وە بەردەوام یارمەتی توشبوانی تالاسیمیامان چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی خوێنبەخشینەوە یان لە هەر ڕوێکی ترەوە بێ کە بیانوێ خزمەت بە توشبوانی تالاسیمیا بگەێنن توشبوانی تالاسیمیا پێویستی بە هەموو لایەکە پێویستە هەموو لایەک
ئاگاداری توشبوانی تالاسیمیا بێ، هاوکاری توشبوانی تالاسیمیا بێ. توشبوانی تالاسیمیا ئەگەر نەبوونی خوێن نەبوونی دەرمان ئەمانەی هەموو لە بەردەما بێت ئەوە ژیانی ئەکەوێتە مەترسیەوە. بۆیە پێویستە هەموو لایەک چ لایەنی پەیوەندیدار چ حکوومەتی هەرێم چ هاوڵاتیان بەگشتی بەردەوام ئاگیان لە توشبوانی تالاسیمیا بێەوە هاوکاری توشبوانی تالاسیمیا بن. کاکۆچێک خۆی کە بەرپرسی ئەم کۆمەڵەیە بەڕاستی زۆر هاوکارمان و زۆر هاوکاریمانەکە خۆشی فەقیرە لەگەڵمان ئەو نەخۆشیشی هەیە بەڵام زۆر هیلاکیشە بێ بۆنی ئەو هاوکاری ئێماکات و هەروەش کۆمەڵەکە زۆر باشە زۆر کارەکان بە جوانێ بنەڕێەوە. مناڵانە زۆر باری دەرونیان زۆر خراپە زۆر 24 ساعتی خوا بیانکە گرن بە مەسرەفن لەم کاتا هیچ ئەمانی کە ئەوران لێداوەتەوە زۆر سپاسیان دەکەم زۆر مەمنونیان بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو ئەو کەسانەی کە بەرپرسن و ئەو کەسانەی کە خاوەن سەرمایەکە لەم کوردستانیا ئێمە داوایان لەکەین کە هاوکاری تالاسیما بن شەرنی هاوکارێکە بەهۆی هاوکاری مادیەوە بێ لەواچێ هاوکاریەکە بەهۆی ئەوە بێ کە ڕۆژێک بێن لەگەڵماندانیشن لە سەرەکەیە لە کۆمەڵەکەیە ئێمە دڵخۆشین بۆ ئێمە داوای هاوکاری مادی تەنها بەز نییە بۆ توشبووی تالاسیما لە هەموو ڕوویەکەوە تالاسیما پێویستی بە هاوکاریە. دەوری ئەم کۆمەڵی ئێمە خزمەتکردنی نەخۆشەکانە ئامانجی ئێمەش بۆ نەهێشتنی نەخۆشی تالاسیمایە لەسەر تاسەری کوردستانە هەوڵی باشیشماندا و کۆمەڵەکەمان بۆتە پردێکی پەیوەندی لە بینی حکومەت و لە بینی نەخۆشەکانە هەوڵی باشمان داوە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی داو دەرمانەوە لە ڕووی هاوکاری کۆکردنەوە بۆ نەخۆشەکانەوە یارماتی بەشماندا لەو کاتە گرانیەشە ئێمە هەوڵی باشمانداوە بۆیان بەنسبەت کۆمەڵی تەلاسیما کەم ئەندامان نابینایان غەیری خەڵک نابێت سەیری ئەم کۆمەڵانە بکاوەکو کۆمەڵەیەکی غەریب و لە ئەستێرەیەکی کەوە هاتبێتن ئەمانە خەڵکی مرۆڤێکی ئاسایی خۆمانین لە قەدەرێک لە حادسەیە تووشەوێت سەیرەکەی ئەبێ بە نابینا ئەبێ بە کەم ئەندام لەوانەیە مسبێنە لە شوێنێک هەڵە نەوێن پاژماوەیەک دوای عیلاج ئەبم بە شەل ئەبم بە کەم ئەندام قاچێکم لە دەستێم دەستێکم لە دەستێم لەبەرەوە بێ ئەو شوێنانە و ئەو کۆمەڵانە هەمووی بەهی خۆمان بزانین و چەندیش بتوانین هاوکار بین وەکو ئەوەیە پێشینەیەکمان بۆ خۆمان دامەزرانەوە لەبێت و ئەم خۆشەویستیانی کە لە بینی چینەکانی کۆمەڵایەتەکەی ڕەوابتە کۆمەڵایەکان زیاکە و خۆشەویستی بینی ئێمە ئەوان و ئێمەی کۆمەڵ بەیەکەوە جوانی و هەر یەکەمان لە بوارێکا پێویستمان بەوی کە هەیە کابوو مەفروض وایە ئەو کارانی ئەوان بە ئێمەیانە بێ و ئەو سوود و سێبەری ئێمە توانین بیکەین نابێت کەم تەرخەم بین لە ئاستیانە بۆی بتوانین ئەو خۆشەویستە پەرە پێبسەنین و دابینکردنی پێویستیەکانی ئەو بەڕێزانە. لە کۆتاییە ئەمەوێ بڵێم داوایەکەم هەیە جارێک لە هەموو ئەو کوڕکشانەی کە ئەیانەوێ بچنە پرۆسی هاوسەرگیریەوانەیە پێش ئەوەی پرۆسەکە ئەنجامدەن پشکنین تایبەت بە تالاسیمیا بکەن تاکو ژیانیان ئاسوودە بێ و نەوەیکی تەندروستیانە بێ و دوور لە هەموو گرفتێک ژیانێکی خۆش بەڕێ بکەن چونکە ئەبێ ئێمە هەوڵ بدەین بەردەوام ڕێگری بکەین لە زیادبوونی توشبوانی تالاسیمیا. داوایشی تر ئەوەیە کە حکوومەتی هەرێم بەجددی ئاوەڕ لە دۆخی توشبوانی تالاسیمیا باتەوانێ چ لە ڕووی مادیەوە چ لە ڕووی داو دەرمان و چارەسەرەوانێ هاوکارێکی باشی تەواوی توشبوانی تالاسیمیا بکە و داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم بەردەوام هاوکارمان بن بە ئەنجامدانی خوێن بەخشین هاوکاری توشبوانی تالاسیمیا بکەن بە هاوکاری مادی بێ مەعنەوی بێ بە هەر جۆرێک کە خۆیان ئەیانەوێت ڕێز لە توشبوانی تالاسیمیا بگرن هاوڕێ و هاوکاریان من تا توشبوانی تالاسیمیا لە کەشێکی وا دابژین دڵنیا بنەوە لەوەی کە هەموو لایەک هاوکار و پشتیوانی توشبوانی تالاسیمیایە. کاکە کۆچەر کەسێکی دڵسۆز و کەسێک هەڵسوڕاو و کەسێکی خۆشەویست لە ناو شاری سلێمانی و هەروە لە ناو کۆمەڵەکەشە و کەسێکە بەردەوام لە هەوڵ و خەمی ئەوانەیە بووە کە نەخۆشی تالاسیمیان هەیە و جگەر لەوە کە لە هەوڵێکی زۆرا بۆ دابینکردنی خوێن بۆ دابینکردنی پێداویستیەکانیان و لە پەیوەندی لەگەڵ دامودەزگاکانی حکوومەتە لەگەڵ کۆمەڵ و ڕێکخراوەکانی ترە ڕۆژە لێرە بۆ ڕۆژە لە هەولێر بۆ ڕۆژە لە شوێنێکی تر بووە بەردەوام لە هەوڵ و
خەمی ئەوان نبووە و جگە لەوەش ینی پیاوێکی خۆشەویست لە ناو شاری سلێمانیا پیاوێکی خۆشەویست لە ناو کۆمەڵ و ڕێکخراوەکانی ناو شاری سلێمانیا و توانڵ لە ناو کوردستانە و لە زۆر بوارە جێدەستی دیار بۆ کاکە کۆچەر لەگەڵ ڕێکخراوەکانی ترە بۆ نمونە لەو کاتەیە کە کۆمەک کۆکرایەوە بۆ خەڵکی بە شەرەفی کۆبانی ئەمان ڕۆڵێکی زۆر باشیان نەبوو کۆمەڵی تالاسیمیای کوردستان کۆمەکێکی زۆر باشیان کۆ کردەوە لە بەرامبەر هیلاکی و ماندووبوونی کاکە کۆچەر کەناڵ 24 بەرنامەی سەربازی ون خەڵاتێکی ئامادە کردووە کە ئەمڕۆ ئێمە بە شانازیەوە پێشکەش بە کاکە کۆچەری ئەەکەین بە ئومێدی ئەوەی کە کاکە کۆچەر بەردەوام بێت و هیوای سەرکەوتنی بۆ ئەخوازیین لە کارەکانیە ئەوەی بە کاکە کۆچەر کراوە لەوانەیە بە زۆر کەسی تر نەکرابێت بۆیە دەستخۆشی لێ ئەەکەین و هیوای بەردەوامی بۆ ئەخوازیین.